لەگەڵتانین کەناڵی UK فۆق ئەمڕۆ لە کرویدن لە لەندەن ڕۆد ئەو شەقامەی کە کوردێکی زۆر ڕووی تێدەکا و لە نانەوای شادی ئەو نانەوایی کە تایبەتمەندی خۆی هەیە و کۆمەڵێ بابەتی کوردەواری زۆر تایبەتی هەیە ئێوەش لەگەڵمان بن و بینەری ئەم بەرنامە تایبەتە بن مامۆستا لاوە سڵاو لێبێ منار خۆم هیوایەتێکی مناڵی خۆمانیش ئەوە بپرسم چۆن لە بەریتانیا بیتان لەم نانەوایە و لە دروستکردنی نان کردوتە پێشوازی خەڵک چۆن؟ وەڵڵاهی لە خزمەتیانین و بەیانیان سەعات دە تاوەکو هەشتی ئێوارێمە لە خزمەت هاوڵاتیانە بە ئینگلیز و تورک و عەجەم و ڕۆم و هەموو قەومێک دێ هەموو قەومێکیش ئەم نانەی پێ خۆشە کەدی خۆ وەکو نانی تەنووری خۆمان کوردەکان کایبن وەڵاهی بەتاشی وەسای سلەیمانی لێ و ساحەبەکەی خەڵکی سلەیمانیەوە یعنی شتەکان جوان هاتوونە پایەسە خزمەتدانانی خوار بەخێرە وەڵاهی لای ئێمە نان هەیە نانی جۆ هەیە و لەگەڵ نانی گەنم لە دواشەوە کولێرە هەیە سۆفتە یعنی بڵێن نەرمە بۆ بەیانیان خۆشە ئەو نانەی دواوە بۆ برێکفاست دەمە ئێمەشەر بۆ برێکفاست ویتر بۆ برنج و شلە و کوردەواری خۆمانە کۆبڵەکە ئەجامە خۆشم ستافێکی بێدارانی شەو کە لێرە ئیژەکە مێرەش بێدارانی شەوێکێکە لەو نانەوایی کە زۆر بەناوبانگە بەڵێ بەناوبانگە بەبەرەوەی تەمەنێکم لێیا بردۆ شەلاعیشمان کردووە بێتاقەت نابی گەرما نابێت وەڵایی گەرما سەرما هەرە بێ بەزی تریشەکەم خۆم ئەو ئیشەم هەڵبژارد و خۆشم پێ خۆش هەر بەم ئیشە شاوە ئەم تەمەنەم هێناوە یارمەتی دایک و باوک بوو ئەوەی کە توانیمە بیم هەرە میشە بۆ نێشان نازیشی بیوە ئەمە میشە ڕۆژانە هەر بێرەوە خەریکیە ئیشە و ماڵەوە هیچیشی گەمان نییە و هەر نانەوەگەیە بەیانیانی نەتا ئەوارە بۆ خۆمان لێرە مەشغوڵی ساحەبدانە نماخونی شاری ئەوەی کە لە بەریتانیا خەڵکەکان خەڵکی شاکن و خۆتان ئاسان نییە بۆ ناکەن ئێمەش لە خزمەتیانان ئەو نەیبتوانین یا گۆفەنیش نان دەرەکەم مقابلەی منیش ئەگا شایی مازەوێت کاک لاوە ئەمێ بپرسم بەیانیان کە دێ بۆ ئێرە ئەو مقاشە بەبەن ماوەسە بەیانیان کە دێ بۆ ئێرە لێرە نانەخۆی بەنانیانی گەرم و ماست و لاوانەیە ئەمەی حازرکەی ها خۆشم جاری وایە خواردنیان بۆ ئێوە کولێرە بە قیمەوشت دروست ناکەن کولێرە بە قیماگەن چیزمانەیە زعتەرمانێ یەکنانمانێت هەموو شتێکمانێ لەهانی هەمووی دروست دەکەن شادی بەیکەری شادی بەیکەری جا دەمەوێت ئەوە بپرسم شادی بەیکەریەکێکە لەو نانەوا کۆنانەی کە لە کروێدنا هەر لە قەدیمیەوە هەیە هەر لە کۆنەوە هەیە با بڵێم کاگلاوە یەکێکە لە نانەوا کۆنەکان کە لە نانەوای بێدارانی شەو وابزانم وایە ئەگە غەڵەت نەبم بێدارانی شەوێکێکە لەو گروپە نانەوایی کە لە کوردستاندا هەیە و لێرەش کاگلاوەیەکێکە لەو نانەواچیانەی کە بەڕاستی جێی شانازیە و نانەکانیشی ماشەڵڵا ئاڵەی هێلکە و ڕۆنە ئیتر نازانم ئەگەر بە شەلاع وەرمگرن ئەوە سپاسانەکەم و خۆربانەوە کاگلاوە چی تێ بۆ مشتریەکانێت چیان دەیتێ ڕۆژانەکە وەڵڵا لە خزمەتیانم هەرچیە داواکەنی دمە لێرەیە بوویان ئەوەی کە بتوان بە کونجیانێ بە کونجی بوویانەکەم ئەمێ پرسیارێ بکەم لەم مشتریەکە هاتووە بزانم نانەکانیان چۆنە I don't speak Kurdish. Now this is the best naan, excellent naan, all in this area, and I come all the way from Purley, and lots of people come all the way from everywhere around in this area, or coming from Clapham, North, and he's a very fast man.
how many days coming to here? Every day or Most of the time, every after 2 days. Every after 2 days. Yes. you are happy for everything? Yes. Absolutely perfect. Very nice. Very happy to help staff. They always care about their staff. Thank you so much. Really appreciate. دەڵێ نانەکانیان زۆر جوانە و ڕۆژانە من دێم لێرە نان ئەکڕم و بەردەوامیش مەبەستی کاگلاوە ئێڵێ نانەکانی زۆر جوانە و زۆر دڵخۆشم لەگەڵیان و ئێمەش پێمان خۆشە دەستخۆشی تەواویان لێ بکەین کە بەڕاستی جێی شانازین و لێرەش لە چەند شوێنێکی کەیە کولێرەی تایبەتیان هەیە کولێرەیان هەیە کە ئەتوانم بڵێم کولێرەی فرێش کولێرەیە کە گەرم و نەرمە بۆ مشتەریەکانیان ئامادە کردووە ئەو ئێستا حالیان کولێرەکانیان حازرە و بەلەزەت توانن لەگەڵ ماست و پەنیر و هەر بابەتێکی کە بێ کە ئەتوانن بەکاری بێنن بۆیە لەمە بێر کولێرە بەقیمەکەش لێرە دروست دەکرێ بۆیە پێتان ئەڵێم کرۆیدن ئەو شەقامەیە کە کوردەکان لێرە کۆبنەوە و کە لێرە دێن میواندار ئەبنە میوانی ئەم شوێنە بۆیە پێم خۆشە تەواوی دەستخۆشیمان بۆم ستافە بەڕێزە بێ کە بەڕاستی ماندووە بن و لێرە بەرنامەکەمان کۆتایی پێهێنین تا بەرنامەیەکی کە شاد و دڵخۆش بن ماڵەوە. بۆ ڕیکلامکردن لە کەناڵی UK4 یەکەمین کەناڵی کوردی لە بەریتانیا دەتوانن پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 0 747 930 42 86